بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خی گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، ڕچەمان هێناوەتە دەڤەری ڕاپەڕین لە خزمەتی مدەڕیس و مامۆستایشی زۆر بەتوانێت ئەو دەڤەرە کە ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرچی ناوە. ئێوەی ئەزیز و خۆشەویست بەوەی زیاتر لە ژیانی ئەو مامۆستا ئاشنا بن لەگەڵمان بمینێن. ئێمە وەک نەریتی بەرنامە لە دەستپێکا ژیانەکەی ئاشنای ئێوە دەکەین و دواتریش لە خزمەتی قوتابی ئازیزەکانی زیاتر پەڕێژیانی جەنابی مامۆستا هەڵەدەینەوە. خوازارین ئێوە تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمامە. مامۆستا مەلا عەبدوڵڵا. ناوی مامۆستا مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا عەبدولعەزیز ئەحمەد کونەفلوسەییە. ناسراوە بە مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرگ. لە ساڵی 1910 لە ناوچەی خۆشناوەتی گوندی کونەفلوسە لەدایک بووە. هەر لە تەمەنی 6 ساڵیەوە لە خزمەتی باوکی خوێندوویەتی و هەر لە فێربوون و نووسین و خوێندنەوەی قورئانی پیرۆزەوە تا زانستەکانی وەکو فەتح القەریب و هەندێک زانستی تری شەرعی. مامۆستا مەلا عەبدوڵڵا هەروەکو مامۆستاکانی تری کوردستان زۆر شوێنگەڕاوە بۆ ئەوەی زۆرترین زانست کۆ بکاتەوە. ئەو شوێنانەی مامۆستا بۆ چووە بە مەبەستی وەرگرتنی زانستی شەرعی لە ناحیەی سکتان و هیران و شاری کۆیە و شاری هەولێر. لە سکتان لای مامۆستا مەلا عەبدوڵڵای سکتانی خوێندوویەتی و لە شاری کۆیەش لای مامۆستا مەلا مەعسوومی کۆیە خوێندوویەتی. دواتر درێژە بە خوێندنی زانستی شەرعی دەدات و دەچێتە خزمەتی شێخ موستەفای نەقشبەندی لە هەولێر. دوجار بڕوانامەی زانستیش لای ئەو وەردەگرێت. دواتر گەڕاوەتەوە گوندی کونەفلوسەی خۆشناوەتی و دەستی بە پێشنوێژ و وتارخوێنی کردووە. دواتر و لە ساڵی 1958 مامۆستا مەلا عەبدوڵڵا بەرەو شاری ڕانیە دەچێت و لەو شارەیە کەمین کاری دروستکردن و بوونیاتنانی مزگەوت و حوجرەیەک دەبێت لە گەڕەکی ڕەشەمێرگ کە زۆربەی هەرە زۆری لەسەر ئەرچی خۆی و پارە و سامانی خۆی مزگەوت و حوجرەکە دروست دەکات. جگە لە زەویەکەی مزگەوت کە لەلایەن حاجی ئیبراهیمی کونەفلوسەییەوە دابین کرابوو و پێشکەشی بە مامۆستا کردبوو. بەو پێش ئەو مزگەوتە دەبێتە دووەمین مزگەوت لەو شارە دوای مزگەوتی گەورە. دوا بە دوای تەواوکردنی مزگەوت و دروستکردنی حوجرەی ڕەشەمێرگ جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا دەست دەکات بە دەرز زوتنەوە. پەیتا فەقیان و قوتابی ڕوودەکەنە ئەو حوجرەیە و بەردەوام زیاتر لە 20 فەقێ و زیاتر لە 6 مستەعیدی هەبووە. هەر لەوێژ نازناوی مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرجی وەرگرت و بەوەوە ناسرا. مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرگ ڕۆژانە لە دوای ڕۆژ هەڵاتن دەرسی دەوتەوە تا پێش بانگێنی وەڕۆ. بە درێژایی نزیکەی 30 ساڵ وەکو پێشنوێژ و ئامۆژگاری کەری خەڵک و مدەڕیز لە شاری ڕانیە و لە مزگەوتەکەی خۆی بەردەوام دەبێت. جگە لەوەش جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا بە فەرمی لەلایەن حکومەتی ئەو سەردەمە دەکرێتە واعیزی مزگەوتی گەورەی شاری ڕانیە کە ڕۆژانی پێنجشەممە دەچوو هەم وەعز و ئامۆژگاری خەڵکی دەکرد و هەم هەر کێشە و نیزاع و پرسیارێکی شەرعی هەبایە وەڵامی دەدانە و کێشەکانی بەپێی شەرع بۆ چارەسەر دەکردن. مامۆستا کەسایەتیەکی زۆر ناوازەی هەبووە، چونکە لە یەک کاتدا هەم مەلا بووە و هەمیش موفتی و مدەڕیس و موسلیحێکی گەورەی بواری کۆمەڵایەتی بوو. جگە لەوەش خاوەنی میوانخانەیەک بوو بەردەوام خزمەتی میوانەکانی کردووە. تەنانەت خواردنی ڕۆژانەی ئەو ژمارە زۆرەی فەقیەکانی لە ئەستۆ گرتبوو. مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرگ 2 جار سەفەری پیرۆزی حەج دەکا. مامۆستای ڕەشەمێرگ کەسێکی زۆر زاهید و دنیانەویست بووە و هیچ گرنگی بە دنیا نەداوە. هەموو غەمێشی ئەوە بووە کە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکات و مەلا و زانا پێ بگەێنێ و کاری خەڵک جێبەجێ بکات. و ئەم زانا و کەسایەتیە بەڕێزانە هەندێکن لەو قوتابیانەی کە لای مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێرگ خوێندویانە. مامۆستا مەلا قادر هەڵۆنەیی، مامۆستا مەلا ئەحمەد قەڵاتی، مامۆستا مەلا محەممەدی شکارتە، مامۆستا مەلا شێخ عوسمانی زیخان، مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پیرانشاری ڕۆژهەڵات، مامۆستا مەلا خالیدی مەلەکان، مامۆستا مەلا عەلی گردباخ، مامۆستا مەلا محەممەدی مەلا سولەیمانی دووگۆمانی، مامۆستا مەلا عەلی میرەبەک، مامۆستا مەلا حارس سەرکەبکان، مامۆستا مەلا خالیدی هەروتیان، مامۆستا مەلا مستەفای ممچی، مامۆستا مەلا ئەحمەد زەنگڵ، مامۆستا مەلا عەبدوڕەحمان ڕۆژهەڵاتی، مامۆستا مەلا نەبی، مامۆستا مەلا مەزهەر، مامۆستا مەلا محەممەد ئەمین کونەفلوسەیی، مامۆستا مەلا ئەحمەد ئەمین ئاشوران، مامۆستا مەلا ڕەسووڵی زەنگڵ، مامۆستا مەلا عەلی سۆفی. ئەمانە و چەندین مامۆستای تر دەرسیان لای خوێندووە و ئیجازەی زانستیان لە خزمەتیا وەرگرتووە. پاش خزمەتکردنێکی زۆری زانستی شەرعی ناوبراو تووشی نەخۆشیەکی کوشندە دەبێت. لە ساڵی 1984 لە تەمەنی 74 ساڵیدا و
لە نەخۆشخانەی گەورەی شاری مووسڵدڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت لە گۆڕستانی کونەسێ لە بناری شاخی چێوە ڕەش بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. بەڕێزان، جەنابی مامۆستای ڕەحمەتی 4 منداڵی هەبوون، 2 کوڕ و 2 کچ. 2 کوڕەکانی وەفاتیان فەرمووی خوای گەورە بیان بەخشە و دەرەجان عالیکە. جا ئێمە لە خزمەتی کوڕی سێمیان بۆ مانایە کە لە 2 ڕێگەوە جەنابی مامۆستاکە ئێمە دەیدوێنین کوڕی مامۆستان، بەوەی کە لە خزمەتی ئەو وانەی شەرعی خوێندووە، لە هەمان کاتیشا کچی خۆی پێداوە زاوای جەنابی مامۆستای ڕەحمەتیە. ئەویش بەڕێز مامۆستا مەلا محەممەد خۆشناوە. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر لە هەموو لایەکمان بی یا ڕەبی. مامۆستای بەڕێستان هەم قوتابی جەنابی مامۆستان و هەمیش زاوای ئەوەن بە حسابەوە کوڕی ئەو قسە لەگەڵ دەکەین ئینشاءڵڵا. جاگەر پێمان بڵێ سەرەتا ئەوەی کە ڕۆیشتە خزمەتی جەنابی مامۆستا و لە خزمەتی دەرسی خوێندویان بە خزمەتی گەیشتوە دەیناسن کەم تا زۆر، بەڵام ئێمەمان و بینەرانی عزیز و خۆشەویستمان دەمانەوێت زیاتر ئاشناکەن. سەرتا ئەگەر بپرسمەوەی کە پێناسەی مامۆستامانەوە کە بە ئێمەی بناسێنێت چۆن بوو مامۆستا؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم بەخێرهاتنی ستافی ڕچەی زانایان دەکەم یاخوا بەخێر بێن مشرف تاکە خوای تەعالە ئەو بەرنامەی و ئەو کەناڵەی هەر بەردەوام کە لەو ڕێبازەیدا هەم ڕێبازی خێرەشی جاریە ئەمێنی دنیا و قیامەت ئینشاءالله. دووهەم مامۆستا لە ساڵی 1910 لە گوندی کونەفروسا سەر بە ناحیەی هیران شەقراوە هەولێر بەوەلد بووە. مامۆستا لە کەسایەتی خۆیدا لە مەلایەتی لەو پەڕی بە ئەخلاقیدا بوو، یعنی ئینسانێک بوو بەڕاستی بە معنای کەلیمەکە لە کتێبی ئەفەرمی ينبغي للعالم أن يكون خلق محمديا، بەڕاستی ئەخلاقی مامۆستای ئەخلاقەشی محەممەدی هەبوو، بە ئەخلاق بە ئەدەب وارێ تەقوا دۆستی قورئان دۆستی حەدیثی پێغەمبەری دۆستی شەریعەتی ئیسلام دۆستی مامۆستایانی زانایی ئەهلی تەقوا. مامۆستا لەو پەڕی تەقوادا بوو، لەو پەڕی تەقوادا بوو بە هەموو شێوەک لە شێوەکان. مامۆستا ئەگەر دانیشتی بوو باید دەگەر فەقێیان بوو لە کاتی دەرەزا پاشێژ پێشواز دەستێ بوو، لە دواییدا لەگەر مامۆستایاندا بوو دەگەر مطالعەیدا بوو ڕۆژانەش ئەو مامۆستایە وەکو وەرع و تەقوا هەم شەو نوێژێ بوو، هەم سەڵات و ضحای هەبوو، هەم قورئانیشی ڕۆژانە هەبوو وەکو ویست. جا پێمان بڵێ مامۆستا لە دەستپێکە لەکوێوە دەستی بە خوێندنەوەی یان بڵێن خوێندنی وانەی شەرعی کرد؟ ئەوەلی مامۆستا کە لە ساڵی 1910 بەوەلد بووە، کاتێکە بە منداڵی بابی کە مامۆستا عەبدولعەزیز بووە لە کونەفروسا مەدرسەی هەبووە. جا لێرە پرسیارشکە دروزەی مامۆستا بوو کە دەڵێ لە خزمەت باوکی خوێندیەوانە؟ بەڵێ. ینی باوکیشی هەر ئیجازە دەربیان مامۆستا و حجرە مامۆستایەک بۆ مامۆستایشی بەرز ئەدی لە پشتی ئەو هیچ تر هەبوو ناوانەکە مامۆستا بوون؟ هەبووینە، بەڵام ئەمن ناتوانم بیرم لە بەروی ئاگادار نیم. بەڵێ. مامۆستا کاتێکە لە منداڵی لە خزمەت بابی مەدرسەی حجرەی هەبووە، دەستی بە دەرس خوێندن کرد و دەستی بە خوێندن کرد تا گەیشتە دەوری عەبدوڵڵاه یەزیدی و سید عەبدوڵڵاه سەرفی و شەرح القەواعید ئەوانەی خوێندن. لەو ئەسادا ماشەڵڵا بابی وەفاتی کردیە، خوێندنەکەی تەواو نەکردیە. لەوێ ڕۆیشتە بۆ مەدرسەی مزگەوتی گەورەی کۆێ، لەوێ لە خزمەت جەنابی مەلا خێزانی پێکی نابوو کات؟ بەڵێ، بەڵام خێزانەکەی ماڵی نەکرد دەگەر مام ساڵح بەجی برای خێزانەکەی لەوەن دەرێ بەجێهێشت مامۆستا ڕۆی بۆ تەواوکردنی ئەو عیلمانە و ئەو خوێندەی کە بۆ دوای کەوت. یانێ کات لەکوێ بوون لەگەڵ باوکی کە لە خزمەتی دەخوێن؟ گوندی کونەفروسە بوو، گوندی خۆیان لەوێ ڕۆیشتە مەدرسەی خۆی هەبوو مامۆستا. بەڵێ لەوێ کاتێک کە مامۆستا عەبدولعەزیز وەفاتی کردێ بابی، ئەو چوویتە مەدرسەی کۆی مزگەوتی گەورە لە خدمەت جەنابی مەلا محەممەدی جەلیزادەی خوێندیە. تا حەدەشی تاگەیشتە ئەو کاتەی کە بڵێن هەندەی نەمایە بۆ ئیجازەوانە هەنجی ڕۆیشتە بۆ خزمەت مزگەوتی شێخ مستەفای نەقشبەندی. یعنی لە کۆیە لە بۆ هەولێر؟ لە کۆی بۆ هەولێر، بەڵێ لە هەولێر بۆ کۆی بۆ هەولێر چۆیتە وەندەرێ، لەبەر ئەوەی ئەو مامۆستایشی ئالی تەقوا بوو، بۆ ئەوەی چوە ئەو وەکو ئیجازەی لە خزمەت مامۆستا شێخ مستەفای وەربگری بە مبارەکی ئەزانی. و ئەمش بەخۆم گوێلێ بشاهیدم لە سەواسە ئەگەر بێت و مەسەبەکان ڕەش بنەوە بە تایبەتی مەسەبی ئیمامی شافعی شێخ مستەفا ئەتوانی دای بنێتەوە. ماشە.
ئەبە شێوە یعنی مامەسای مامۆستا قسەی دەگوت مامۆستا بڵێن بەخۆم شاهدم لەسەر لە قسە ئەو قسەی بۆ من کردی بەڵێ ئەوەی کە ڕۆیشتە خزمەتی شێخ مستەفا بەڕەحمەت بێ لە خزمەتی ئەوش خوێندی یان بەس خوێندوێتێ بەڵێ خوێندی نازانین تقریبی چەند خوێنی بەخوای لەوانەیە لە دەوری تازیبی لەکن خوێندبی کە ئاخر تازیب کەلام هەیە تازیبی لەکن خوێندبی و ئیجازەی دابووێ ئەنی کابرای حتما مامۆستاکە ئیجازەی پێدەدا مستەوایەکەی هەڵدەسەنجێنی بەڵێ هەرزوو ئێناسی ئێستامان لە مەدرسەی کە بەخۆش فەقیه هەبووینە کاتێک کە فەقیه دێ ئەمە کە قسە دەگەرکە نەزانێت تاخۆ ئاستی زانستی چۆنە مامۆستا ئەزانین بەڵێ مامۆستا لە کاتی فەقیهاتیژە حتا ئەوە قسەی ویە مامۆستا لە کاتی خۆی لە گەنجی لە کاتی منداڵیدا ڕیشی تراشێکە ڕیشی هاتیە برێن تازە منداڵ بابی پێ گوتی ئەگەر ئەتو کوڕی بنی بە تەمای مەلایەتی دەبی ڕیش نەتراشی لە هەنجی لە مامۆستا ڕسەتی باوکی بەبوو ئەو باڕێ ئارێ وەڵڵا لە هەنجی ئەو قسەی مامۆستایەکە بۆ منی کردی ینی ئەو قسە ئەمن ناتوانم قسەی زیاد کەم ئیلا ئەوەی جوان لە مامۆستای نەوێت بەڵێ مامۆستا ئاهلی تەقواوە بەڵێ چوویتەوە دەرێ و ئیجازەی لە خزمەت جەنابی شێخ مستەفای دەقشبەندی وەرگرتێ لە هەولێر پاشان لەوێ ماوە یان دواتر نەخێن لە دوای ئەوەی کە ئیجازە وەرگرتیا لەوێ محاولەی کردیە کە بێت بچیتەوە دەرێ و مارێ باتەوە دەرێ کە هاتە هەولێرێ باتە هەولێرێ بەڵێ مامۆستا ویستی لە جێگایەکی قەڵەباڵغ بی بۆی مەدرسەی دابنی مامۆستا هاتیتەوە کونەفروسەی بڵێن ماڵی خۆی کە هاتیتەوە دەرێ سالع بە پێیگوتە کەما کە لە هەولێر تەواو بوو ڕەسەن هاتەوە بڵێ دائما وایە فەقێ دوسێ ڕۆژان کە ئیجازەی وەرگرت ئەمێنی تۆ لەی بەولا دێتەوە مامۆستا هاتیتەوە مامۆستا ڕەحمەتی کە هاتیتەوە سالع بووە بە تەما بۆ بێتە منتیقەی ڕانیە ئەوش هەر ئەو برایی هەبووە نەیویستێ بەتەنێ بێتە منتیقەی و مامۆستاش بە هەماش ماڵی بار کردێ و هاتە ڕانی باشە لەبەر چی خۆ بەخۆی خەڵکی کونەفلوسەی و ئیتر ڕانیە وەنیا و دەشتی هەولێرەوە بەڵێ خۆی مامۆستا ڕۆیشت و ئینتیقال بە چەند ئینسانیە بە خۆی گەورەیە ئەوە تەقریبا بەڵێ مامۆستا هاتێ بۆ وەندەرێ کە هاتێ بۆ وەندەرێ یەکسەر خانی و ئەو کاتی بەلێدێ ئۆشار بەو شێوەی منەظەم و بەو شێوەی نەبووە مامۆستا یەکسەر خانی و مزگەوتی لە ئەو جێگای کە ئێستا پێگوتم مەحەلەی ڕەشەمێک ئەو زیاتر ئەو کاتێ پێگوتم مەحەلێک هەر مامۆستا بەو لە قەبەش زۆر یعنی ئەوە بوو پێیانەگو مامۆستا مەلا عەبدوڵڵای ڕەشەمێری ڕەشەمێرێک منتیقە محلەیەکە بەڵێ محلەیە بێ لە ینی کە ماڵی خۆی دروست کرد لەگەڵ ماڵیشی مزگەوت و حوجرەشی دروست کرد حوجرەکەی لەناو حەوشە بە خۆی دروستی کرد بەڵێ بەخۆی سەرپەرشتی کرد کە حوجرەی کرد یەکسەر فەقیر ڕاگرتن لە ساڵی 1958 بەڵێ لە هەنجینەوە مامۆستا فەقیر ڕاگەجا هەم ئیجازەشیدا لە فەقیەکان وەکو مامۆستا حاجی مەلا عەبدوڵقادر عەفو مامۆستا چەند تەقریبی لەوێ ماوە مامۆستا تا وەفاتی کرد لەوێ هەر لەوێ ماوە ئەو مەدرسەی کە هەیبوو بە بەردەوام هەر بەردەوام بڵێ ئەوە قسەی مامۆستایە دکتۆر لی پرسی مامۆستا ئەتو چت کردێت لەو عمری خۆدا چکە دکتۆر بە منی گوت لە خەستخانەوە بەستە بەڵێ ئەو دکتۆرە ناوی محەممەد جومعە بوو ئەو ئەو مزگەوتەی ناو خەستەخانەی ژمبوری هەولێری ئەو دکتۆرە کردیتی مسلمانێکی زۆر مسلمان و ئەلی تەقوا بوو دکتۆر زۆری مامۆستا خۆش کە بە 11 شەو ڕۆژان لەوێ ماینەوە بە مامۆستای گوتی چت کردیە مامۆستای کەوت بوو ناودری گوتی چت کردێت لەو دیناوی گوتی وەڵا جا چ بکردە من لە قەزایەکی واعیزی قەزایەکەمە لە مزگەوتی گەورە وەشی دیکەش مزگەوتی خۆم هەیە و خۆمی پێنجفەرزە تێیدا ئیمامم و فەقێشم هەنا واتە دەرسم هەیە گوتی چەند ساڵە تۆ دەرسەرەوە گوتی زیاتر لە 50 ساڵی خی گەورە پێ ئاگادارە و قسەی مامۆستا کە جوابی دکتۆر محەممەدی داەوە یعنی زەنای مامۆسای ڕەحمەتی 50 دانە ساڵی ڕێک قوتابی هەبوو بەڵێ قوتابی هەبووین بەڵێ بەڵێ ئەتوو ئەو ساڵێنێکە لە خزمەتی بوو کەی بوو ئەمن 76 و 77 ئەو کاتە ئەتوو خێزان پێک نەهینا بوو نەکێ ئەمە لە 79 خێزان پێکرد چۆن کچی خۆی بە بەڕێستاندا بڵێ خۆی ئەو دوو کوڕی هەبوون کە جەنابەت لە سەرەتا فەرمووت هەردوو کوڕەکانی ژن هینا بوو دوو کچیشێ بوو کچەشی دابوو بە مامۆستا مەلا ئەحمەدی ڕەحمەتی بابی مامۆستا سەباحی بەڵێ ئەوەش ما بووە ئیدی ئەو جا لێرە قسەکەی مامۆستا ئەمن ئەوەی زانی بم کە جەنابی مامۆستای ڕەحمەتی ینی مقارنە لەگەڵ دوو کوڕە ڕەحمەتیەکەی خۆی ئەتووی ئەولاتر کرد بوو چۆن بوو ینی ئەو پلە مامۆستا هەموو ڕۆژێک کە دەرسی بە ماگۆ ئەمنی دێشتەوە ئەتوو لە کوێ بێ ئەو کاتە ماڵت ئەمن مارم لە سەر و چاوی بەڵێ ئەمن هەموو جای دەهێشتمەوە مامۆستا سوئای لەم نەکردن
چ کەسن و چۆن نووس ئەوە چۆنە ئەوە چۆنە ئەوە چۆنە جا منتیقەکەیە لە ڕانێ کانێکی لێ پێرەکانی مەلا سولەیمانی ئەوە مامی بابم بە لەوەن دەرێ لە کاتی خۆی قازی بۆ بەو شێوە کاوتێ زانی کە ئەمەش وەکو مەلازادە و ئەوەینەوە تەنها ئیشی مەش هەر مەلایەتی و ئەوە بووە ئیدی مامەساش لە ئەخلاق و ڕەوشت و من لە ڕووی زاهریەوە ئەی لە پەسە کە نابە من بیڵێم لە ڕووزای لەمە ڕازی بوو لە خوێندنەکەم ڕازی بوو لە ینی لە ئەخلاق و ئەدەبم ڕازی بوو ئەوە بوو مەسەلەکە دواتر هەموو شۆت لەگەڵ زەنەی مامۆستا طبعاً کە بیتە زاوای ئەو زیاتر ئەوت ناسی ینی پێناسی تو لە بۆ خودی زەنای مامۆستا لە ڕووی کەسایەتی کۆمەڵایەتیەوە بەڵێ مامۆستا جەوهەر بەڕاستی پێری مامۆستا لە منتیقەیدا بە یەکەم مامۆستای بە ئەخلاق و بە ئەدەب و مەتەواڵع بوو ئەو دینەی بوو ئەو مامۆستای یەک کەلیمەی ناحەقی لێک کەسی قبوڵ ناکرد کابرایشی ئەهلی تەقوا بوو ئەهلی حەقیش بوو لە حەقی لا نەئەدا بە هیچ شێوەک لە شێوەکە ئەو زۆر زانا و داناش بوو بەڕاستی مەلای چاک بووە نەبوو بڵێ ئەو مامۆستایشی فەقیر حاڵ نەبوو ئیلا مامۆستا تەنها بە دین بوو لە ڕووی دینەوە ئەوەی کە وەریگە بوو لە دینی وەرگرت بوو دین چین پێوگوت بە ئەوەیە کرد مامۆستا بەڕێز مامۆستا عەلی میربەجی یەکێک لە قوتابیەکانی مامۆستای ڕەحمەتی مامۆستای بەڕێز سەرەتا دەبێت پرسیاری لە زەنا بکەم و ساڵانێکە بەڕێستان لە خزمەتی جەنابی مامۆستا بوون دەگەڕێتەوە بۆ کام ساڵ من لە سەرەتای سەدەی ڕابردوو 1976 چمە خزمەتی جەنابی مامۆستای مامۆستا یەکەم جار وەکە بە خزمەتی دەگەم بە خزمەتی نەگەیشت بووم کو بۆ ڕۆشتەوێ ناوبانگت بیست بیان چۆن نام خەرکی منتیقەی بووەمیش بەڵام کە باسییان دەکرد مامۆستا من لە عەبدوڵڵای کونەفلووسی عالمێکی ئەوایە مش هەوڵمدا بچم بۆ لای کەچم بۆ لای ئەویش مامۆستا فەقیه بە زەحمەت وەردەگرتن مامۆستا کە زۆر باش لێ تاکید نەباکەوە دەوێت بخوێنێ و بە دوو عیلمدا دەگەڕێ قبوڵی نەدەکرد ینی تەقیمی دەکرد سەرەتا جوان تەقیمی دەکرد هەندێک پرسیاری لە بەلای لێ دەکردی لە فەقیەکەی لەبێ هەڵسەنجێنی هاست چەندە بە دوای چدا دەگەڕێ بەڵێ گوتت کونەفلووسەیی بەڵێ هەم ڕەشەمێرجی کەواتە ئەوە لێ لەدایک بوو هەم بۆ ناوش مەشهوور بوو خۆی مامۆستا خەرکی کونەفلووسەی بووە بەڵێ عائلێکی ناسرە بوون عائلەی ماڵی مامۆستا عەبدوڵڵای کونەفلووسەی بۆ خۆشی کە هاتۆ بۆ ڕەشەمێرجە نەزانم کەی هاتۆ بۆ وەندەرێ لێ بووە بەمەلا بەڵام تەعین بووە کاتی خۆی وەکو واعیز تەعین بووە کاتی حکومەتی بەغدا هەندێک مەلایەتعینکردن بە واعیزی سەیاریان پێدەگوتن یەک لەوان یەک مامۆستا ئەحمەدی قازی بوو ئەوانە واعیزدا دەهات هەفتانە ڕۆژێک دەهاتە مزگەوتی گەورە مەوعیزەی دەکرد بەڕێستان ئەو زانستانێکە لە خزمەتی جەنابی مامۆستا خوێندوتان کامانە بوون وەڵام من ئاخیر خوێندنم بوو بەشێک لە جەمع الجەوامع کە ئوسوڵ الفقه بوو ینی ئاخیری مەلایەتی بەڵێ بەشێکیش کە متەوەل زۆر کەم بوو کتێبەکە دەست نەدەکەوت متەوەل بەشێکیشم لەوێ لە خزمەتیدا هەندێک مەقطع من لە خزمەتیدا خوێندن زۆر لەزەتم لێ کرد سبحان الله لە خزمەتی مامۆستای ترش حتما خوێندوتە یان ئەگەر پێم بڵێ فەرقی جەنابی مامۆستا لەگەڵ مامۆستاکان ترکە ئوسلوبی کە جیابی بێت چۆنە جیاوازەکەی وەڵا ئوسلوبی مامۆستا هەم وەکو خۆی هەر وەکو عائیلەی کۆمەڵێک خصوصیاتی خۆیان هەبوون مامۆستا حەزی دەکرد دایم لە مزگەوتێ بێ بەخۆی ئەدا دەرسەکەشی لە مزگەوتێ دەگوتەوە نەک لە حوجرەی لە مزگەوتێ حوجر مزگەوت باڵێکدا بوون بەڵام بەیانیان مامۆستا زوونانی دەخوارد دەهات بۆ میحرابی مزگەوتێدا دەنیشت دەهات دانیشت و ئێمەش هەرکەی نۆبەی خۆمان دیار بوو کامان دەستی یەکەممانە لە خزمەتیا دەستمان دەخۆین مامۆستا ئوسلوبێکی ئەوەندە مؤدەبانە و چۆن دەڵێ ڕۆحیانە دەستی بە دەرز دەکرد تۆ شەرم دەیگرتی جارێ لە ڕووی مامۆستاییدا بەچی زۆر سەرسام بی مامۆستایانی وڵا بەلایانی ڕۆحیەکەی
يعني ئەو کاتی مامۆستا ئەدەب و وقارێکی هەبوو لە مزگەوت تێدا جارێ نازی بەسەر کەسدانە دەکرد ئەنی هیچ هاوکاریشی لە خەڵکی وەرنەدەکرد نازی بەسەر خەڵکی دانا دەکرد نازی بەسەر فەقییاندا دەکرد فەقی زۆر لەلا بەڕێز بن ڕێزی زۆر دەگرتن مامۆستا تعاملی ینی چۆن تعاملێک بوو لەگەڵیان تعاملەکەی یەکەم کەس بوو مامۆستا کە قەت نەبوو مامۆستا بە فەقی بڵێ مامۆستا جاجای وشی مامۆستای بۆمە بەکاردەهێنا زۆر بەلەمانەوە شاز بوو جاکە ئینسان شارەزایی نەبەیە وا دەزانی بە تعلیق وا دەڵێ مامۆستا گەشتیوان نەبوو مامۆستا بە فەقی بڵێ مامۆستا ئەنا پێیان گوت کاک فەقێ بەڵێ یانگە مساعید بادیان گوت کاک مەلا ئەوانە کاک مەلا بەڵێ ئەوەی کە بەڕێستان لە جەنابی مامۆستا فێر ببوون جگە لە زانستی شەرعی ئێستا کەش بۆن منە بتوانین لە ژانی و ڕۆژانی خۆی لە خاڵت بێ و جێبەجێکەی وەڵام مامۆستا زۆر تاکیدی دەکردەوە لەسەر ئێمە کە تەدریس بکەین دەرز بڵێینەوە هەر کاتێک ئێوە کە ئیجازەتان وەرگرت یەکەم ئیشتان دەرزگوتنەوە بێ فەقێ بێ بچۆن بە شوێنێک مەلایەتی بکەن کە فەقێتان هەبێ زۆر تاکیدی لەوە دەکردەوە دەیفەرمە ئەوەی کە من پێتان دەڵێم شتێکی زۆر کەمە بەڵام ئێوە لە دەرزگوتنەوە فێر دەبن علم فێر دەبن جا دەیفەرمە ئەوەی کە تۆ فێری دەکەی ئەوش دەبێ بە یەکێک حتا کەلیمەی واریسی بەکاردێت دەبێت یەک لە واریسانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی زۆر باز دەکرد ئەمن ئەوەی گوێم لێ بوو بە خۆم لە بەشی خۆم ئەی لە سیفەتی خولوقی جەنابی مامۆستا کە پێوە سەرسام بوو بی زیاتر لە ڕووی دەگەڵ کۆمەرگا مامۆستا بەخۆی لەگەڵ خەڵک دەژیا هەر شتێک هەبووە کۆمەڵێک ئەهلی مزگەوت یان دوو سێ فەقێ لەگەڵ خۆی دەبردن بۆ مناسبەیەک مناسبەی تەعزیە بە سەرقەبران بە هەر ینی فەقیەکانی دەکردە هاوڕێگای خۆی بەڵێ لەبەرچی نازانم دەیویست فێر بێن ئوسلوبەکە وەکو دەرسێکی کردداری عملیکرد وا بێت مامۆستا ئەمە کاتێمان نەدەزانی بەڵام دوای سامن ئەوەی کە بیستم مامۆستاکە لە ژمارەکردنی پرۆسی هاوسەرگیریشە ئیدی زۆر کات هەر بە قوتابیەکانی تەواو مثلم جارە فەقێکی لەگەڵ خۆ دەبرد کە دەبێت لەوەندەرێژ مامۆستا بەخۆی مارێ نێ دەکرد فلان کە تۆ مارێ پێ دوایە لەبەر چی وای دەکرد وا دەزانم ئەوە عملی بووە بەشێکیشی خۆی نەویستە بەخۆی هەموو شتێک بێ چۆن ئەمە پێمان دەگوت هەڵ من نەفس نەشکانی نەفسی خۆی یعنی ئەو کاتی ئەمەوان پێدا بەڵێ بەڕەسم باسی ئەوەتان کرد کەسێکی بۆی کە زۆر سەرسامی کەسێکی لە سەر ڕەوشتێکی زۆر بەرز بوو ینی تێکەڵچێشی ئەو عیلمەی کە هەیبوو لەگەر ئەخلاقی کۆمەڵایەتی و عیبادەتا چۆن تێکەڵچێشێکی کردو مامۆستا وەڵام مامۆستا جارێ بەخۆی نەکرد بەخۆی خێزانەکەشی ماڵەکەشی وا ڕەهێنا بوو کە ئەوەندە ڕێزی فەقێ بگرن ئەوەندە ڕێزی فەقێ بگرن وەکو مەلائیکە تەماشای فەقێیان دەکرد تەنانەت داگمەلاژن خواردنی حازر دەکرد لە ماڵێ ئەمە نەمانزانی ئەو مەسرفەی لەکوێ دێنی هەری خۆیان بووە کەشتیان دەکرد وەرنەدەگرت خواردنی حازر دەکرد و بەیانیان زوو خواردنیان بوومە دەهێنا ینی هەر بە خۆشی بە خێزان و عیلەشی لە خزمەت فەقێ بوو هەمووی ئەجا دوای ئێمە ئەو خواردنێکە لە قاپەکاندا دەهات لەم مەنجەڵوشدا دەهات ئەمە نەمان دەشتنە قاپەکان دەمان بنەوە بە خۆشیان دەشتنەوە لە ماڵێ ئەوەی قبولیان نەدەکەن مە بیان شوێن یاگە جەمیان شوێنمە ئەوە بۆمان بێننەوە بەڵێ هیواتی مامۆستای چ بۆی کە ئەوەندەی خوێن بوو تۆ لە خزمەتی بوون وڵای هیواتی مامۆستای پێگەیاندنی فەقێ بوو زۆری مەبەز بوو فەقێ پێ بگەێنێت نەنگ هە لە ڕووی عیلیمەوە لە ڕووی سلوکەوە لە ڕۆژ جوانیەوە زۆر باسی صفاتی پێغەمبەری دەکرد صلی الله علیه وسلم ئەوە بێگومان لە خۆشیدا ڕەنجیدا بووە بەڵێ وانیا بەڵێ بەخۆی وا بوو خۆی مامۆستا وا بوو خۆی مامۆستا قسەکانی زیاتر عملی بوون ئیشەکانی زیاتر عملی بوون مامۆستا مەلا عەبدوڵڵا ئەو کاتی بەدەگ منەوە کە مەلا ڕیشی هەبێ مامۆستا ڕیشێکی مامناوەندی هەبوو داینەوە ئەویشان لەسەر وەسەتی باوکی بوو دیارە باسییان کرد بەڵێ ئەمە سوپاسی جەناب دەکەین مامۆستا عەزێتمان دەگەر شتر پێ دوایە شانی بازی بەوەی کە لە خزمەتی جەنابی مامۆستا باسیکەین عەزێتمان دای وەڵا دەستان خۆش بێ یاخوا هەم شوێنێکی باشتان هەڵبڕا کە مزگەوتە ئەوە زۆر گرینگە لە مزگەوت بێت و نەمان نەبێت و لە شوێنەکانی کە نەبێت مزگەوت زۆری گرنگە ئەو باسە
بەشی دووەمیان کە کەسێکتان هەڵبژار کە نازانی بە چەند سەعات باسی کەی ئەو مامۆستایە هەرچەندی لێی باز بکرێ کەمە. مامۆستا عەبدوڵڵای کونەفلووسەیی ئەوەی کە لە خزمەتیدا نەژیابێ قەدری نازانێ مەگەر ئەوانەی کە لەگەڵی دابوون بە دائیم لەگەڵی ژیابن لە کۆمەڵێک لە ڕسپەکانی قەدیم ئێستا بەداخەوە نەماون ئەوانە کە لەگەڵی دەژیان زۆر ڕێزی مامۆستایان دەگرێت زۆر مامۆستایان وەکو چۆن دەڵێ وەکو فریشتەیەک تەماشایان دەکرێت. چۆن توانێت جێ خۆی بکاتەوە لە دڵی ئەو خەڵکەی؟ وەڵای مامۆستا شتی تەسەنوعی نەبوو شتی تەسەنوعی نەبوو خاچی و شەرعیانە دەژیان زۆر بە سادانە دەشیە قەناعەتکە یعنی ئەگەر یارمەتیشی لە خەڵکی وەرنەدەگرت حەسم دەکرد مامۆستا ساڵی بە ساڵی قاتێک جلکی نەدەکرد لەبەرەوەی نەبووە کە هەبوو بووە بەڵام زۆر واریع بوو مامۆستا زۆر بە قەناعەت بوو زۆر بە قەناعەت بوو. ئەوەندە کافیە کە ئەو ژیانی فەقییانیش دابین بکات بەخۆی لە ماڵی خۆی پێمە ئەوە کەم نەبوو ئەو کاتی کە خەڵک نەبوو بوو کەچی بەردەوامی شەر فەقیه هەبوون بەردەوام فەقیه هەبوون مامۆستا ئەو کاتەی دڵی خۆش بوو کە لەگەڵ فەقیه دەژی لە مزگەوتێ دائیم مامۆستا لەگەڵ کتێبێ دەژیە کتێبی لەگەڵ کتێبێ کە دەهات بۆ حجرێ بۆ مزگەوتێ کتێبەکەی ئەنجام کتێبەکەی زۆر بە حورمەتەوە وەردەگرێت ئەوە لە بن پیلی ڕاستەیدا هەڵدەگرت ئەوە دەستی ئەوەتەچی ئەوانەکانی دەگرت مامۆستا ئاوای دەگرت کتێبەکە نەک وەکو ئەوە باشێکی سعدە کتێبێ دەستەوە بگرێت ئەوانە زۆر بە ئەدەب بۆ کتێبەکەی هەڵدەگرت مامۆستا. گرنگی پێدانێکی کردداری بوو زۆر شتەکانی زیاتر عەمەلی بوون مامۆستای نەک قسە ئەنی زیاترەوەی کە ئێوە وەکو فەقێکە لە خزمەتی جەنای مامۆستا جگەلەوەی کە بە نەزەری تیۆری دەرسەکەی پێدەگوتن لامان کاشانگۆ بەس بە ڕووکەش و کردداری جەنای مامۆستا هەم بە گفتاریشی دنیاش لە خزمەتی مامۆستا فێر بوون. ئەمە کردارەکانی زیاتر لێ فێربین کە بەڵام عەجایب نییە کردارەکان زۆر گەورە بەخێر بێنی خوا ئینشاءڵڵا هاتنتان خێر و عیبادەتە بێزنی تەعالا تایبەتی هەم لە مزگەوتاوەکو دووبارەی دەکەمەوە هەم باسی پیاوێکی ئەوە گەورە و حیفە ئەو پیاوانە لە بیر بکرێن حیفە لە بیر بکرێن ئەو پیاوانە چۆنیان هێنا ئەدی کاتی مەلاتەکەیدا ئەوەجێ فەقێتەکەیدا چۆن هێنا بێ بخۆی ئەد بە چۆنی هێنا بێ ئەوە تەنها لە لای خۆی تەعالا تەزیل و ئینشاءڵڵا ئێستا بخۆی ئومێد دەکەین ئینشاءڵڵا ذیکری مامۆستای خێر بۆ وێژی استفادە بێ ئێمەکە سفاتە باشەکانی باز دەکەین ئینشاءڵڵا بۆ قیامەتی ویش باشە و ئینشاءڵڵا خۆشترین کاتی ئەو کاتەیە ئینشاءڵڵا. بەڕێز مامۆستا مەلا عەبدولقادر هەڵۆنەیی یەکێک لە ئەو مامۆستا بەڕزانەکە لە خزمەتی جەنای مامۆستا ئیجازەی وەرگرتیە. مامۆستا ژەن دەمێ پرسیاری ئەوە لە جەنابەتکەم سەرەتا گەڕانەوەی خوێنی جەنابەت دەگرێتەوە بۆ ساڵەکانی چەند کە لە خزمەتی جەنای مامۆستا دەست بە خوێندن کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين. ئەمان یەکەم جار کە دەستم بە خوێندنی کرد لە مزگەوتی مامۆستا مەلا عەبدوڵڵای بوو مزگەوتی ڕەشەمێرجی مەشهورە کە من هاتم ساڵی 67 ئەو کاتەی بیداەتی خوێندنیم بوو. چەند ساڵان بوو ئەو کاتەی تەمەنم 17 ساڵ و بەس لە بەرەوەی لە مەکتەب هەتا شەشم خوێند بوو ئەو جار بڕیارمدا کە بێمە ناو فەقیهان. لە دوای ئەوەی کە من خەونێکم دیت خۆی تەعالا هیدایەت دەم بڕیارمدا کە بێمە ناو فەقیهان. کە هاتمە ناو فەقیهان لەو کاتێ داهاتم بۆ مزگەوتی مامۆستا مەلا عەبدوڵڵای لە بەرەوەی ئامۆزایەکم هەبوو حاجی فەقیه حەسەن ئەو ماڵیان لێوێ بوو جیرانی ماڵی مامۆستا بوو جیرانی ماڵی مامۆستای بوو جیرانی مزگەوتەکەت ماڵی مامۆستای خانووەکان بە مزگەوتێەوە بوو. جا لە دوایە بانگوتی جاتۆ تازە گەورەی وەختی ناو فەقیهان نەماوە حاجی فەقیه حەسەن کە دەفەرمێ الکەلیمەۃ الطەیبە سەدەقە فەرمی مامەجا ماڵمان لە پەنا مزگەوتی بە نەچێت ڕادبان نەکە با لە ماڵە مەڕە بخوێنێ
تێگەشی دەرسەکانی بخوێن لەوە دەرسەکە بڕاتەوە خواردنەکە لە ماڵ با لە ماڵە خۆمان بێ نامشتیوە لە ماڵە خۆمان بخوە خواست زایداتەوە قسەکە ئیسپادی زۆری هەبوو بامی قەناعەت پێ کرد وڵا دوای کە هاتم بۆ ناو پەقییان بۆم بەخێر گەڕا هەتا پەقی نانیان دەخوا چکە مام بانگ دەربوو لەگەڵ چوو مزگەوت جەماعتمان دەکرد دەچوین و نان حاضر بوو نانی بەیانیان دەخوارد نانی بانی ئەمە دەماخوارد هاتمە دەستم بە خوێن لە بەرکردنی دەکرد تا ئەمە فەقیەکان نانیان دەخوارە من دوو پەڕم لەبەر دەکرد ئەنی بۆم بەخێر گەڕا بەڵێ جا بۆ قسەی چاک تەبەن سەدەقەیە ئەو قسەی چاکەوی جێ خۆی گرت لە دوایدا هەم بامی قەناعەت پێ کرد ڕادبان نەکە هەم قەناعەتی بە هەمان کرد وازێت ئەو سەرەتا خوێنی مەلایەتی لە خزمەی زەنای مامۆستا چەند بوو ئەو سەرەتای ئەمە کاتی تەبەن ئەحمەدی و عامیلمان دەخوێن عامیلی پارێزهار ئەوانە هەموو لە مزگەوتی ماسای ئەو کاتیم یەکەم جار بە شێوەی سوختەی یعنی تەبەن مامۆستای بەڵێ ئەو جار لە دوایدا کە ئەو دەورە تەوا بوو زۆری پێنەس و مامۆستا لەگەڵ پەقیەکان داوەت کراین بۆ هەرتەلێ ئەو ماسمەە سادر بوو یا بۆنی ئیزازەی مامۆستایەکی لای بابی ماسمە لە زمالی سەلاهودێریە لەو کاتێدا کە بەڵە داوەت کراین لە سەرچاوی بە ولاوە تەبەن هەتا دواوەی سارە دەڕۆی نەدەڕۆی ئەمە لێڕا بە پێیان ڕۆشتین هەموو فەقێ و مەلا زۆر ماسن حوسێنی سکتانیشمان لەگەڵ بۆ مامۆستا و مەلا بوو بۆ معەلیم ئەوش هەر لانی مەلاتەکەی هەر بەرنەدا بوو مندیلی هەر لەسەری بوو خواعافی کە زۆر مەلای چاژش بوو ئەویشمان لەگەڵ بوو ڕۆشتین بۆ شوێ چوینە بێچێڵێ میانی حاج حوسێنی بووین وەسمین ڕاستچوین بۆ هەرتەلێ کە هەرتەلە چوین تەماشان خەڵباڵێک جا زۆری لێە دەوری نزیکی 5 ڕۆژی خایان ئەو جار ئیجازەی زانستی و کاتە مناسبەکە ئەوەندەی دەخایاند ئیجازەکە ئەوەندەی خایان تێگەشی جاوزەمەکە هاتینەوە هەتا بەهارێ هەر لە حوزەی مامۆستای لە خزمەتیاندا بوو دوای ئەو جار ئەمە چوون بۆ وەرتێ بەڵێ پاشان لە وەرتێ ڕابەتجی دێلین کەی گەڕایەوە لەوە خزمەتی مامۆستا جارێکێ هاتمەوە بە خزمەت مامۆستای بە مستەعیدی ینی ئەو عیلمەکانی دیت خوێند بوو لە لایتر بەڵێ بە مستەعیدی عادەت وە لە کاتی ئینسان دەخوێنەیە پێدەوتری سوختە کە گەیشتە جامیە پێدەوتە مستەعید دەبێت دەرس بڵێتەوە دەبێت جام کە هاتمەوە بووم بە مستەعید جاری ئایندا کە هاتمەوە لە خزمەت مامۆستای تیپەکەی زۆر لێن بەڵام حسابی تۆ جیاتر دەکات لەبەر پێشتر دەبا ئامادە باشی بکرێ بە کەوەرت بگرێتەوە بەڵێ وەختیشتی ئەو مامۆستانە کە لێوە بوون ئێشتی دەستێکیان پێدەگوترا هەر دەستێک دەمەڵ قەڵباڵە بوو ئەمیتم وەڵام مامۆستا من دوو دەستە نەبێ نابێت دەستی عیلمیشم هەبێت لەبەرەوەی من زۆر بەپەلە بووم دەمویست زوو تەواویکەم وەڵام مامۆستا کتی باشە پێت دەڵێم مامۆستا دەستێکی عیلمی پێدەگوتم دەستی شەرعی پێدەگوتم مامۆستاکانی دێکەکە چ مامۆستا دەستی عیلمیەکە ئەو کاتەی لە عەقاید و تەوان عەقایدی نەسەفی بوو لە شەرعیشدا مینهاج بوو مینهاج تەوان کاتی کوردیشتوانە بە هەموو هەر عەرەبی بوو هەتا جەمع و جەوامع لە خزمەتی مامۆستا هەتا تەوان مامۆستا تا ماوەی تەقریبەن ساڵێکم لە خزمەت خوێن ساڵ و نیشکم لە خزمەت خوێن ئەو جا لە دوایدا بەهۆی هۆکارە کاتە پێشێ چوومە بۆسکێنی لە ئەڵقەی علمی جەنابی مامۆستا ینی چەندە ئیحتیمامی بە فەقیەکان دەدا لە کێوە داهاتە حوزرە بۆی دەرسی بە تەڵەبەکان بڵێ چەندە خۆی لەگەڵەمانی دەکات ماسمەلا عەبدوڵڵا خوا عەفویکەخوا ماڵێوان تەبەنۆک و بناغەیەک وا بوو بۆ حوزەکەی لەبەر چی لەبەر ماسمەلا عەبدوڵڵا بۆ خۆی بەواعیز تاعین بوو هەفتەی وازێکی لە مزگەوتی گەورە دەخوێندەوەدەنا ئەو واجبەی دەیدیت کە دەرسی دەگوتەوە ئیفەقییان و کە ئیمامەتی دەکرد بۆ خەڵکی وەختی کە جوماسی دەکرد وەختێکی مزگەوتی گەورەتێکدا درابوو ئەو لەو کاتانەدا ئەو هەرچی دەیکرد خود بە خوێندنەوە و واز خوێندنەوە و دەست گوتنەوە ئیمامەتیش هەر هەمووی فی سەبیلیلا بوو بەس واجبی خۆی بوو هەمووی بە فی سەبیلیلا لە ڕێی خوای دەیکرد دەنا هیچی لەسەر نەبوو تەنها ئەوەی کە لەسەری بوو هەفتەی وازێکی لە مزگەوتی گەورە دەخوێندەوە ئەوەندەی بزانی کە مامۆستا جگە لەوەی کە لە ئەستۆی خۆی هەتا فەقیەکانیشی نان دەدا جابا ئەو کاتەی چەند ماڵێکی دیاری کراوە بوون کە خزمەتی فەقییانیان دەکرد ماڵی حاجی خالیدی هەبوو ماڵێ مام بوو ماڵ مستەفا حاجی مستەفایچکە بوو
خۆلاسە هەمووی ئەژن و دەماڵ زۆر چاک بوون خزمەتی پەکانیان دەکرد پەقێزون ئێستا لە ماڵە چاکە ماڵ ماسمە عەبدوڵای بوو جاری وا ماسمە عەبدوڵا خوا عەفوی کە ماڵەکان هەر بە مزگەوتیەوە بوو بەدەستی خۆی ڕادبێ دێنا ڕادۆستا لە بەردەچ حەزەرێکی پەقێنە وەرن لێ وەرگرن ڕادجاری وا بوو چونکە ئەو ماستیشیان هەبوو گامیشیان هەبوو ماستیش بۆ دێنین ئەنی بخۆیان دانگمەلاژن و مامۆستا یەک لێکی باشتر بوون کوڕەکانیشی دوو کوڕی هەبوون عەزیز و مەلا محەممەدەویش هەڵ ئەحمەدا یەک لێکی باشتر بەڵێ مامۆستا لە کێوە دەستان بە دەرز دەکرد لەوێ بەیانیان دەوری کە خەڵک نانی دەخواردەهاتین دەستمان بە دەرسێ دەکرد لە بەرەوەی حوزەکە یەک حجرە بوو فەقێکە زۆر بوون هەرجێ ئەوەی دەبوو هەمووی لەسەر شانی مامۆستای بوو دەرسەکان بەڵێ مستعید هەبوو دەرسی بێتەوە لەگەڵ قاعدە وایە یەکەم جار لە خۆناغی یەکەم دەست پێ دەکەم منداڵ کە دێنێ منداڵ دێنە مزگەوتێ فەقێکان ئەوانی سوختە بوون ئەوان دەستیان پێوی قورئانی دوای سوختەکانی مستعیدەوانی کە دەگەژنە جامیە و ئەوانە لەوێ هەوراستر ئەوان دەستیان بەوان دەگوت مەواسە مەلا عەبدوڵاش کە مەلای گەورە بوو دەستی بە مستعیدەکان دەگوت کە ئەبەو شێوازەی دەستورەکە ئەو هابوو مەواسە مەلا عەبدوڵا کە دەهات لە مزگەوتێ دەستی پێ دەگوتی لە مزگەوتی دەستی پێ دەگوت لەبەر هەر یەک حوزە بوو هەموو جارێک کە دەهات دەرسی خۆی دەبردە مزگەوتێ لە مزگەوتێ دەستێکە پێ دەگوتین ئەوانەی کە پیاوی بەدینیش بوون یەکی لەوانە حازم سوپاهەڵۆنی کە مامون بوو ئەویش بەردەوام بانجێدا دەهاتە تا دەستەکان تەوا دوون وەکو فەقییان دادەنیش بەس گوێ ڕادەگرت تەقریبەن لە 4 زۆر سارەزا بوو چەندانی ئەوە هەبوون الحەمدولیلا کە لەبەرخوای جوان لە دەستەکان ڕادەگرت هەر لە مزگەوتی مامۆستا دەستی پێ دەگوتین هەتا تاو دەبوو دەستەکانی تاو دەکرد ینی تاکەی دەخایەن تاو دەبوو دەرسەکەم وڵات تا نزیک نیوەڕۆی دەخایەن تەعاملی لەگەڵ فەقیەکان چۆن لەگەڵ فەقییان زۆر بار بوو زۆر خۆشی دەویستن زۆر بەدین بوو زۆر خۆشی دەویستن ناڵم بۆ خۆی بەدەستی خۆی ڕادبی بۆ دێنین یعنی لەوەی مهمتر کە خۆی ڕادبە لە سەریان وازب نەبوو هەمووی فی سەبیلیلا بوو تەوەندیان لە دڵسۆزیان کە هێندە حەزی لە دەستگوتنەی و لە فەقێڕاکردنی بوو بۆ خۆی دەهات دەینادەیتوانین لە فەقێنە وەرم بۆ خۆی بۆی دێنین ڕاستە بە حسابەوەی کە ماڵی مامت جیرانی ئەو با بڵێن جیرانی ئەوی بەڕێستان زۆر لەگەڵی ژیاون ئەنی مۆقیفی کۆمەڵایەتی زەنای مامۆستا لەگەڵ خەڵکی ئاوایی وەڵام مۆقیفی کۆمەڵاتی زۆر باش بوو چونکە هەرچی ئیشی پێ بە ژنمارەکردن بە هەر ئیشێکی بە مامۆستا بەبێ ئەوەی کە بڵێ بۆی دەستم و بۆی نای بۆ هەمان دەچوو ینی زۆر مۆقیفی زۆر چاچی هەبوو زۆرتر زیاتر مامۆستا حەزی لە چ بوو هیوایەتی بە چ دەخواز ینی تامەزڕۆی چ بوو لە ژیان لە ژیان دێت تامەزۆی ئەوەی بوو کە دائیمەن دەرسان بڵێ و دائیمەن دینەکە بەرەو پێش بووە دائیمەن ئەوەی زۆر حەز لێ بوو زۆر حەزی فەقێش خۆش دەویستن زۆر حەزی لێ بوو فەقێ کە بخوێنن یان خەڵک منداڵەکانی نێرن بۆ مزگەوتێ بۆ خوێننی و قورئانی باشە مامۆستا ئەو کاتە داهات و دەرامەت کەم بوو ینی چۆن دەیتوانی نەفەقەی فەقیەکانیش تەحەدی بکاتە سەر ئەو کاتەی مامۆستا تاعین بوو ئەو کاتێک قاعدە وا بوو لە هەموو قەزایەک حکومەت نەفەرش دەکرد بە واعیز واعیزمان ناوێت تەبەن بۆ قەزاکەی واز بخوێنێتەوە ئەویش تەبەن وازبەکەی هەموو هەفتان پێنجشەممان لە مزگەوتی گەور وازەکەی دەخوێندەوە لەوێ دەخوێندەوە دەهای وازوی هەر ئەوەندە بوو ئیوی ئەوەی دیکەی کە دەیکرد دەرزگوتنەوە و خزمەتی پەقییانە هەموو فی سەبیلیلا هەموو لەبەر خاتری خوای بوو مامۆستا بەڕێز ئێستا ئێمە لە نێو ئەو مزگەوتین کە جەنابی مامۆستا خۆی دروست کردەوە بە نێو مزگەوتی ڕەشەمێرگ ئەگەر سەربردەی دروستکردی ئەو مزگەوتە حتمما مامۆستا کە بەدەستی خۆی دروستی کردووە چۆن بوو ئەو مزگەوتە تەقریبەن وەکو 20 کە ماڵە مام جیرانی مزگەوتی بوون لە ساڵی 58 ئەوانە مامۆستا کە هاتووە لە لێرەکانە یەکەم ئیشتی وەکو چۆن پێغەمبەرم چۆن مەدینەی یەکەم ئیشی مزگەوت بوو ئەویش کە هات لەبەر زۆری حەز لە دەرزگوتنەوە و مەلای چاک بوو زۆر عالم بوو زۆری حەز لەوەی بوو کە مزگەوت دروست بکرێت و دەرسان بڵێتەوە
یەکەم ئیشی ئەوە بوو کە مزگەوت دروست مزگەوتیش لەسەر ئەرزی خەڵکی دروست نییە تەبەن ئەو ئەرزە خەڵکی کونەسەیە بوو ماڵە حاجی براهیمی هەبوون ئیوان بوو دیارە ئەوانی تەمەن ماستا لێکەوان داوان تەبەڕۆیان کردو ئەو ماگالێ نییە مهمە مزگەوتەکە دروست کرا مامۆستاش خانووی ئەلێرە دروست کرد ئەوەی تەنیشت مزگەوتی لە تەنیشت مزگەوتێ خانی خۆی دروست کرد بەڵێ ئەو خانووی بوو ئەوەش حوزرە بوو ئێرە حوزرەکە دەکەت ئەو دی مزگەوتێ حوزەکە لەو دیوە بوو بەڵێ ئەوەی ئەو سەر ئەو دەست لەو سەری بوو بەڵێ جا مامۆستا تەشریفی کە دەرسی پێ دەگوتین لەبەر حوزەکە هەرچەند گەورە و بەڵام پەقەی زۆر بوون مامۆستا مەلای چاک بوو خەڵک زۆر دەهات بۆ لە مەلا پەقەی زۆر باش ئەگەر بزانین لەکوێ فەقێکان داهاتن مامۆستایان بەس ئەو دەڤەرە بوون یان لە شوێنی تر لە شوێنش ڕداهاتن وەکو ئەو کاتی ئەمە لێرە بوون دوو فەقی خەڵکی ئێرانی لێ مستعید مەلا ڕەسوو مەلا ڕەحیم ئەوە لە ئێران هاتبن حتمما لە گوندەکانی تری هەولێری شاتون بەڵە لە هەم شوێنە ڕداهات لەبەروی مەلای چاک ئەو کات پەقی زۆر بوون مەلای چاک خەت بێ فەقێ نەدەبوو لە 58 ئەو مزگەوتەی دروست کرد بەڵێ ڕێک لەگەڵ دروستکردنی مزگەوت مەدرسەشی دروست کردوانە دروستکردنی مزگەوتێ ئەجا خانووی خۆشی دروست کرد ئەوجار کە خانی خۆی دروست کرد ئەجا وردە حوزر و سیواشی تەرتیب کرد و فەقی هاتن بەڵێ کە حوزرێ دروست کرد ڕاست دەستی بە ئەوەی کرد کە فەقی هەبوون وانە بەڵێ هەتا چەندی خەیان وەفاتی کرد تەدریس بوو وەڵا هەتا وەفاتی کرد هەر تەبەن ئەو کاتی زۆر نەخۆر بوو نادەرسی هەر بوو بەڕێستان مجازن لە خزمەتی جەنای مامۆستا بەڵێ ئەگەر سەربردەی ئیجازە وەرگرتنی زرابتانمان بۆ باس بکەی بە چۆن مەراسیمێک ئەو ئیجازە بەڕێوە چووکە ئەو کاتێک کە مامۆستا ئیجازەی بەڕێستاندا تەوەن مەلایەکانی قەدیم زۆر متەقی بوون زۆر لە خواتر زۆر تەواضوعیان هەبوو من لە ئاخیر مادام بووم تەوەن جەمەجامن دەخوێن لە خزمەت مامۆستا ئەبوبەکری مامۆستا ئەبوبەکری مەلاقات هەر و لای حاجی مەلا عەبدوڵڵای ئیجازەی وەرگرت لەبەر چی بخۆینەیدا مەخر بۆ لەبەرچی مامۆستا من لە خزمەت تۆ دەخوێنم عادەتەن وە ئینسان لە ئاخیر مادەکە لەکن چی خوێن تی والله ئیجازە بەرەکەتێکی تایبەتی هەیە لەبەر سیلسیلەیە دەستەوە سەر پێغەمبەری صلی الله علیه وسلم یەک لە دوای یەک تیجا لەبەرەوەی من نامێت و لەو بەرەکەتی بێبەش بی ئەمن لەبەرەوەی کە وەختی هەموو مالی خوێندنەکان تاوا هەموو خوێندوون بەڵام کاتەکەم وابوو ئەمن بە ڕسمیم ئیجازە وەرنەگرتووە تێگەیشی مامۆستا لە شوێنی وکتی کاکەەوە ئیجازەم داهە بڕۆ دەکتی لەبەر ئەوەی پێم خۆرتەوە بەرەکەتی بێبەش نەبی ئەمیش هاتم لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای بڕیاریدا کە ئیجازەم داتێ مامۆستا مەلا عەبدوڵڵا لەو کاتەی کە ئەمن بڕیاریدا ئیجازەم داتێ مەلا حەمەدەمینیش هەیە خەڵکی کونەفلوسێ دیەکەی ماڵە مامۆستا مەلا عەبدوڵڵای دەنا ئەو لێرە و کاتی لێرە نێدەخم بەس نازەم لەو پێش لە لای خوێندبوویان نا کتی وەڵام مامۆستا تەکلیف لێکرد دەبێ ئەمیش ڕەگەڵ لەگەڵ مەلا قاجی ئیجازەی بدەی بە منیش ئەویش دلی نەشکانتی باشە مەلا حەمەدەمینیش ئەو کاتەش عادەت بووە بۆ هەر مەلایەکی ئیجازەی دەدا دەبووە مەندیل و جووبەکان ئەو بووان بکڕێ ئایدی مامۆستا بەڵێ مەسرەبەکەش بە شێوەی گشتی دەبووە کۆ بکرێتەوە و کاتەی شتی شوێنی دیاریکرانە بوو شێک لەوانەی کە پێ هەستا مەلانەبی هەیە ئێستاش ماوە لە حیاتدا نەخۆشە خۆش پێ ببنێرێ ئەو پێوە هەستا کە پاری چووکە لەبەر فەقیەکان هەر هەمویان مەلاکانی تکان دەبێ ئەو ئیجازە زۆر خەڵەباڵی پشدەر و بیتوێن و بەری مەرگێ هەر هەمووانە دەبێت داوت بکرێ هەتای شوێنی کەژی خۆشناوەتێش لە دوایدا کە زانی هەندە خەڵەوە تەڵ مەستەپیش زۆر دەوێت محاولەمان کرد مەلانەبی پێوە هەستا پارەی کۆ بکاتەوە بۆ ئەو مەستەپەی هێشتی زۆر دەوڵەمەندە بوو ناوی ناڵم چوو بوو دیناش داویست دینارکە لێوە نەتوانێت بە خۆت بێت دوای تەقدیری خۆی مەلانەبی لە کاتی کە پارەکەی کۆ کردبەوە ئەلێرەکانە هەیوانی مزگەوتێ بوو مزگەوتی کونەسەی تێکسو بوو نیرگە و کۆڵەکە و شتەکانی دابوون ئەو مزگەوتەی دان نابوون ئەوش کە ئەو کاتێک کە موبەردەست وایە نەبوو ئیشی نەدەکرێت تەبەن دەچوونە سەربانی خەڵک دەنووست ئەوی لە سەربانی نووسبوون هاتووە خوارێ لە باخەڵی کەوتووە خوارێ و کەوتو بندارەکان دەنجیش نەکرد و فەقیرێت توی نەک برن بۆ خۆی هەلیگرتەوە دزێتی تەوان دەنجی نەکرد و زۆر ماوەکی بێتاقەت بوو دوای خوا ڕەحمی کرد دۆزیەوە جا مامۆستا مەلا عەبدوڵڵا دەهات ئەلێر لە مزگەوتی دەرس پێ دەگوتین پیاوە پیرەکانی وەکو حاجی مسباحڵۆنی ئەوەش کە بانگیدا دایمەن دەهاتن دادەنیشن جوان لە دەرسی شەرعی ڕادەگرت وەڵا وەختێکی مامۆستا مەلا عەبدوڵڵا زۆر ڕەنجی گەشت بوو وتی وەڵا ئیجازەکە دەدرێ پارەکەش زیاد دەبێ مشت مامۆستا چێ پارەی هێنا هەموو زانانی دەوڵەمەندێک پارەی هێناوە تی وەڵا کەس تمەدی بەچ دەزانی کە ئیجازەکە دەدرێ و پارەکەش زیاد دەبێ تی وەڵاهی شەوێ بە خزمەت حاجی شێخ موسای گەشتم حاجی شێخ موسای هەولێرێ نەقشبەندی بەڵێ حاجی شێخ موسای نەقشبەندی ڕەحمەتی خوای من ئیجازەم لە خزمەت وی وەرگرتووە شەوێ بە خزمەتی گەیشتم لە خێومدا
تەماشام کرد بەدەستی خۆی مندی لەسەر تۆ داڵان حاجی شێخ مستەفا حاجی مستەفای نەقشبەندی لەسەر جەنابەت بەستا. بەڵێ کتی لەو کاتی دەکەم مندیلەکە لەسەری داڵاندی ئەو ئاتانی بەخسی عیلمیشی بەسەردا دەخوێندی تی لەبەرەوەی من دەزانم چ پیاوێکی پیرۆزە و چ عالمێکە دەزانم خەوەکە معنای ئەوەی ئەو ئیجازە دەدرێ تی پارەش زیاد دەبێتم بەسەر زانی پارە زیاد دەبێت تی وەڵڵاهی ئەو خەونم لای یەک کەس دەنگ نەکرد تی هاتم لە مزگەوتی جەماعەتم کرد لەو مزگەوتی تی چوومەوە ماڵێ تی لەوێ کە تەماشام جا خێزانەکەی خوا عافیکە قورئان خوێن بە قورئانی بەژنانیشی دەگوت بە کچانیشی دەگوت تی ئەو وتی مەلا شتێکی زۆر سێرم دیت وەکتم چییە تی تەنەچێکمان نیسێکە بوو تی ئەو تەنەکە نیسکە جایەکتی بستێک کەمتر بوو یان قولانجێک یان لە پەدەستێک تی نازم بۆ گەڕم لە ناو ماڵی تەماشام کرد تەنەکە نیسکە قەلاقوچکەیە لەسەری دەڕژەوە لەسەری دەڕژێەوە تیمیش کتمجا چێ جاخە بۆی هێناوین تێکەڵ کردوەتی وەڵا کەس نێنا یعنی داکمەلاژن بەسای خۆدیت لە ماڵێ لە دوای نوێشکردنێ دوای نوێشکردنی بانی ماوەسەرتی ئێمەتمەجا چێ لەوانێ ماڵێک بۆ هێنابین تێکەڵت کردوونەوە وڵای کەس نێ ناوتم کەمان هەبوو لەبیر تۆ تێکەڵکەمان نەبووە تیتم دە لەسەری مەڕۆ تی ئەوەشم تابیل لێداوەتەوە پارەکە زیاد دەبێت مەسەبی ئەو ئاهەنگە 500 ڕۆژی خان ئەمجی تۆمەتکەوە باسی کرد ماوەستا زۆر کێفی خۆش بوو دەست پێکراوی ئیجازەکە درا بەڕێز مامۆستا محەممەدجان ئەگەر پێم بڵێ وابزانم هەر ئەو مزگەوتێک کە جەنای مامۆستا دروستی کرد لە ڕەشەمێرگ هەر دووەم مزگەوت بوو لەو دەبەرەوەیە ئەوە دوم ئەوەلی مزگەوتی گەورە هەوو مزگەوتی گەورەی ڕانیەکە لە بن گردی قەڵاتەکەیە دووهەم مزگەوت ئەو مزگەوتی ڕەشەمێژی بوو لە هەمویان ئەوەترە کۆنترە ڕەفیق قوتابیەکانی جەنابەت یان بڵێن قوتابیەکانی جەنای مامۆستاکە ئەوەندەی کە لە یادت بڵێ ئەوەی کە من لە یادمە مامۆستا لە 1950 کە هاتی تا ئەوەی ئەو مەدرسەی کە مزگەوتی کردێ مەدرسەیش دانایە ڕێک لەگەڵ ئەوەی مەدرسیادەوە هەبوو هەتا وەفاتی کرد فەقەی هەبوو فەقەیەکانیشی زۆربەی زۆریان ئەمنە ناسم وڵە ئیدی فەقەیەکان ئینشاءالله مامۆستا مەلا قادی ئەو مامۆستانێک ئێستا کە بۆ منە جێی دەستیان دیارە ئەو مەسەدانی مامۆستا مەلا قادی هەڵۆنی ئێستا حالی مەدرسەی هەیە باڵێ هەم سەدەقەی جارێ هەم ئیجازەشی لە خزمەت مامۆستای وەرگرتیا ئێشکیان لەوان لەو مامۆستانەی کە بە حەقەت لێ زانا و ئەوە بوو مامۆستا کە ئیجازەی دەگەر مامۆستا مەلا عەبدولقادری مەلا حەمەدەمینی کونەفلوسێ بوو ئەوجا لە دوایوی کە وەکو ئیجازە نا بەڵا وەکو لە خزمەت مامۆستای خوی لە کنی ماوە مامۆستا مەلا عەلی قەرەنیاغی و بەرە بە ئاسی خۆی خەرچی بەری مەرگەیە هەتا مامۆستا فەقی ئێرانیشی هەبوون مامۆستا ڕەحیمەک بوو دەگەر مامۆستا ڕەسوەچی هەردووشیان ئێرانی بوو لە ئێران دواتر گەڕانەوە گەڕانە مامۆستا گەر بین باسی هەندێک لە موقیفەکانی جەنای مامۆستامە بکەین حتا لە مامۆستانەکەەوە بە تۆکمەی دینی خۆیان گرتووە شەرع زان بوونە حتمما موقیفانێک دێنە پێشی کە دەبێت چۆن دەڵێ دینداریش موقیفە چۆن موقیفەکانی ماندووە مامۆستا مەلا عەبدوڵڵا بڕاب کە بڕوا بە لەحزە بە مسقالەزە لە حەقی لا نادە لە شەرع لا نادە کابراک بوو پابند بوو بە دینی جا مامۆستایەکی لەوی پیرتر و گەورەتر هەبوو مامۆستا مەلا ئەبووبەکری مزگەوتی گەورە دەگەر مامۆستای زۆر دۆز بوو یعنی ئەگەر مامۆستا مەجالی بوو باە ئەچوو دەگەڵەوی ئەچوون سەردانی پیاوانیانەکە پیاوە مەقولەکان و ئەوانە پیاوی دینی ئاگادار بە ئەوانە زۆر دەگەلێکدی دۆستایەتی و ئەوەی ڕەفاقەتیان هەبوو مامۆستا زۆر شتی ئەوەی مووقیفی هەیە جارێک کابراایەکە دوو کەساتن بۆ شەرعی لە مزگەوتێ مامۆستا گوتی سەلامی لەکرد دەست مامۆستا ماس کرد کاکە فەرمونون گوتی وەڵا بۆ شەرعی هاتینە بەڵام ئێکی سیلاح پێ بوو ئێش پێ نەبوو کەی سلاح پێ نەبوو کاکە گوتی فەرمونون کاکە تو چیتەوەکەی دیگە دە قسان ئەوەی سیلاحی پێبوو لە خزمەت مامۆستای قسەی غەڵەتی کرد دەدابارێک کابرای حەقەکە بە کامیان بوو حەقەکە دیارە مامۆستا نەگەیشتە حەقی چووکە لێ نەگەڕا کابرای سیلادار شتەکان مامۆستا ڕێی بدە گوتی کاکە ڕاوەستە با بەڕاوەستە ناماقولی کردووە غەڵەتی کرد بەڵێ مامۆستاش گوتی تو خەرکی ئەتو عید بە چێ ئەتو
والحاصل نامێ ناوی مەسلەوە بدە ناوی بەرپرسەشی هینا ماوی بەرسش خۆی بۆ هەڵداتەوە بەرپرسی ئەوەی نەبوو حکومەتوانە بەرپرسەشی کە بوو عشاعری گوتی مامەسا گوتی هەسە ئەتو مادام کە بە شەرع رازینی بە قسەی ئیمامی رازینی بە قسەی مەلای رازی بۆ ئەو قسە پەڕەن ئێدی والحاصل مامەسا پێ بوو بەربەی سەچ پێ کوڕاق خۆی دەشونی ئێدی مامەسا دەری کرد و ئەوە بوو جا مووقیفی مامۆسا بەڕاستی پێ بڵێم شەرع چی گوت بە ئەوە بوو ئەوەی کە جەنابەت لەگەڵی تێکەڵ بووی بە چ خەسڵەتش جەنابی مامۆستا زیاتر سەرسام بووی واللهی باوەڕ و تەقوا دوزار جەنابی مامۆستا کە وەفاتی فەرموو بەڕێستان لە خزمەتی بوون ئەگەر وەفاتەکەشمان پێ بڵێ مامۆستا کاتێکەمە بردە بەغدای مالا حمەدی ڕەحمەتی کوڕەکەی دەگەدا لەگەر کە عەزیزی برازای بردنە بەغدایە دکتۆر لەوێ گوتی کاکە مامۆستا نەخۆشە والحاصل نەخۆشەکەی بەمەی گۆ بەرە بە مامۆستایی نەگۆ هینانەوە مامۆستا دەرمان بۆ هینا و هاتیەوە ڕانێ مامۆستا گوتی بم بەنە مووسڵ لە دکتۆری باڵێ بۆ دکتۆری بردنە مووسڵ لە مووسڵێ لە مەدینەتۆب لە قاتی پێنجەم داخل کرا کە داخل کرا کوڕەکانی دەگەردا بوون هەردووچان و عەزیز پێم الله ئاعلم کە عەزیز دەگەردا بوو برازای بوو ئێستا شمایە کە عەزیز ڕێسپیە دەگەریدا بوون هەمووی ئێزندانەوە ئیلا ئەمن نەبی شەوی 11 سعات 3 دکتۆری هاتەکردی سعات 3:30 پاشمێژێ دکتۆری هاتەکردێ یعنی دەبووری بەری عەسرێ گوتی مامۆستا چۆنی و سیحەتە چۆنە شتانەی لێپرسی لە دواییدا مامۆستا جوابی دکتۆری داوە و ئیدی لە دوای دکتۆر لێپرسی مامۆستا ئەتو چی ئەتو مامۆستای دینی چتە ئیشەکەت چییە گوتی وەڵا دکتۆر ئەمن لە مزگەوتی گەورەی ڕانیێ واعیزم ئەوە یەکیان دومیش مزگەوتی خۆشم هەیە مزگەوت تایبەتە بە خۆمەوە ئەمە سەرپەرشتی مزگەوتەکەی ئەەکەم و ئەوە لەوەن دەرێش پێنج فەرزە لەوێ ئەمن ئیمامەتیان بۆ ئەەکەم و مەوعیزەشیان بۆ ئەدەم و فەقێشم هەنا گوتی مامۆستا چەند ساڵت فەقێ ڕاگەتی گوتی زیاتر لە 50 ساڵی خی گەورە پێ ئاگادارەوە دەنجی ئەوە قسەی مامۆستایە ئەجادی گوتی مامۆستا ئەتو بۆ ئەترسی لە مردنی دکتۆر محەممەد پێ محەممەد جمعە لە کاتی خۆی لە هەولێرێ بوو گوتی بۆ ئەترسی لە جوابدا عەرەب بوو بەڵێ گوتی لەبەر ئەوەی ئەعزەمی موسیبەتە ماشەڵڵا گوتی ئەعزەمی موسیبەتە دکتۆر ڕاست سەری ئەوە لێ کرد و جوابی مامۆستای نەدا خدا بە مصیبەت ناوی هێنا بەڵێ ئەو شەو ڕۆژەی کە ئەوە بە ڕۆژی ئەوە گۆست حاسێ و نیوی عسرێ مامۆستا کە سعات بۆ سعات هەشتی شەوێ بە بنی گوتی مەلا حەمەد شەربەتێکی نادرەم بۆ بگرە ئەو کاتی شەربەتی نادرە باو بوو هەبوو ئیدی شەربەتەکەم بۆ گوتی دوو کەکانیشم دێ خواردی و دانیش بوو زۆر بەڕێک و پێشی سعات 11 لە ذکری و ئەوە دەکرد و کات هەرزی مامۆستا نوێشی نەچوو نوێشی نەچوو ناوەڵا ینی مامۆستا وان نەبوو یادی خەڵک بچی لە ڕانێ سوالکە ئەی ناسن لەوێ مامۆستا سعات 8 بە من گوتی مەلا حەمەد ئەگەر مردم نەمدەیە دەستی دکتۆرە سعات 8 گوتم نامری دەماوەستە خۆی توی چاچی خۆ نامردی مامۆستا سعات 11:30 لێ گۆڕە گوتی یاسینەکەم لەسەر بخوێنە هەتا نیوەم یاسین خوێن پێم نەخوێندرا کوڕەشی بادینی هات لێ بوو ئەوی خوێن سعات 12 شەو وەفاتی کرد نیو سعاتی مامۆستا لەگەر وەفا ئاهاش مرد شادمان بەڵێ ئەوجا ئێدی دکتۆرەکاتم گوتیان کاکە تو هەڕوو ئیسراحەت کە ئەمە بەیانی وەرە دەنێەوە گوتم کاکە من مامۆستای پێ گوتیم بەجێ نێرم ئێستاش ئەنگۆ من دەبی ئەمنەی بەمەوە گوتیان نابی ئەبی و نابی گوتم ئەگەر وێم دەدەم خۆ هەڵەدەم لە قاتی پێنجەمیش بووی لەبەر ئەوەی کە مامۆستا وەسێتی کرد بەڵێ گوتی ئاخر کاکە چۆنت خۆرە دێ گوتی ئێستا بان شوڵتانێک ئەدگرین بدەبێ شەو تەگرین پێشوەری بۆ گوتم نا شتێکی غەڵەت گوتم کاکە مادام بی کتابەکەم بۆ بکەن ئەمن بەیانی زوویە بەمەوە چکە خەڵک دێ خەڵک بشێ ئەگە زوو نەگەمەوە ماڵێ خەڵک دێ پێ خۆشتە خەڵک بێ هێدە گوتیان باشە زۆر باشە کتابیان بۆ کردم خی گەورە پیاگەدارە کە کتابم بۆ کردم دەبوا لە پێنجەم قاتی بە عەرەبانەی چوو بە خوارێ ئەو کابرای بر دکتۆرەکان کتابیان دامەدەستی و عەرەبانە ڕۆیشتن ئەو کابرای عەرەبانە پێ 5 دینارم دانێ 5 دیناری هەبوو کاتی لە کات خۆی 5 دینارم دانێ گوتمت لەسەر خۆوەرە ئەم ناڕۆم تاخۆ سیارەشی ناگرم گوتی کۆ خاخرا من کاکە ئەم نەکرد گوتم نانە منە ناکەمە تو بگرن و حرەسا لەوەندەرەیە ئەم بەکەن حرەسیدا ڕۆیشتم مانە حرەس کۆی زیاد چەقیان بەتودایە هاتە خوارێ ئەمن چوم جلکم دەبەردام جلش خەستەخانەی داغداغ بوون
مامۆساشەجێکە لەبەر نەکرد هاوڵی نەخۆش بەێ ماسە لەبەر ئەوەی نەورۆزیش بوو یعنی هەژدەی مانگ بوو بارعشی زۆر بەشێ چ مەسا زادەی سیارە گوتم کاکە بۆ هەولێرێ وەرە هەڵم بگرە نەخۆشەکەم مردەکەم پێە گوتی 100 دینار 100 دینار یعنی حەقی سێڕیان با چوو باو هات باوە هەنجی نووا بوو گوتم ناوەڵا کاکە 6 ناتێ گوتی نایم وڵا ئەوەی دیکە ئێشکەم ڕاگرت بە 6 دیناری هات گوتم کاکە ئەمن بە قاچاغاڕم گۆرە گوتی غەمت نەبی کوردیە زانی مامەسام هاویشتە پاشەی سیارێ ئەو جێ سێ نەفەرەکان بەخۆش لە پێشەی سوابوو مامەتا تۆزێک بەوە لە کلاقیشم بەردانەوە ئیدەمش لە پێشەی سەلام عرسکێکی بۆ شڕتەی و نەجاتن بوو وەدون کەوت بوو نەژدە و شۆتەوەنە بەرا ئەو کابرا شارەزا بوو ڕێ غەڵەت کرد یعنی ڕێگەوت کرد ئەو مامەسام بەشەوە هیناوە ئێرانێ و هینامەوە ڕانی لە ڕانێ لە قەبرستانی بەناو کونەسەیە بین ڕانە و گوندەکە بەناوی کونەسە لەوەن دەرێشراوە گۆڕی پڕنوربی یاڕبی دەگەڕمەش بەڵای بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانانەوەی پێشکەشماکردن تاوی ئەڵقەمزاری بەرنامەی ڕچە بوو لە خزمەتی مامۆستایکی زۆر بەڕێز و بەتوانای دەڤەری ڕاپەڕین بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا ڕەشەمێرجی ئێمە دەخوازین و دەپارڕین کە مامۆستای بەڕێز خوای گەورە مەقامی عالی کات و گۆڕەکەی پڕکات لە نور لە دوا ڕۆژش ئێمە بە خزمەتی ئەو بگەینێت تا بێگەشتنەوە بە خوای گەورە سپارن خوداتان لەگەڵ